لەگەڵ هەم بەردەوامە بین کاتێک باسی نەورۆز دەکرێت ئیتر جلی کوردی ئەبێ بەڕاستی بۆ نەورۆز لەبەر بکرێت جژنێکی کوردانەیە ئەبێ جلی نەورۆزی بۆ لەبەر بکرێت جا ئێستا ئەیبینین زۆرێک لە با بڵێن کوردان خاتونەکانی کورد پێیان خۆشە بە دەستورە کۆنەکە جلی نەورۆز لەبەر بکەن لەبەرەوەی کە بە خۆشحاڵی ئێستا زۆرێک لە بەردروونیەکانی ئێمە زۆرێک لە دیزاینەرەکانی ئێمە کە لە بواری جلی کوردیە دەستێکی باڵایان هەیە هەوڵەیەن بە دەستورە کۆنەکە بیدورن و جوانەکەی لەوەیە هەندێک دەستوری کوردی هەیە کەلانێ ئێستا لە یادکرابێ هەندێکیان بە سەلیقەن ئەچن ئەو دەستورە کۆنە کوردیانە ئەدۆزنەوە بەو شێوەیە هەمیسان جل ئەدورن جا ئێستا بەڕێز کاکە دریس قادر دیزاینەر و بەرگدرومان لەگەڵدا یەکێک لەو کەسانەی کە زۆر با بڵێن بەرگدروویەکی بە سەلیقەیە با بڵێن شێوازێکی کەوادورینی کۆن هەبووە هاتووە ئەمەی زین و کردووەتەوە هەمیسان بەو دەستورە خەریکە کەوا ئەدورێتەوە جا بۆی کە بزانین ئەم دوورینی کەوایە بە چ شێوەیە کە تایبەتمەندیەکەی چێ با بڕۆینە لای خودی کاکە دریس کاکە دریس سڵاوە لێ بێ نەورۆزە لێ پیرۆز بێ چەپکێ گوڵیشی پێشکەش بکەین سەر کۆخۆ نابێ نەورۆز بێت و چەپکە گوڵی نێرگزە بەدەستەوە نەبێ یەخوا بە پیرۆزە بێت بە پیرۆز بێ بەخێر بێکاگەز سەرچاوەکان دەست خۆش پێم وابێ ئەم فترەیە دەبوونیم جلانشی کێناسە بێکمان و کەسە هەراماژەی پێوە جلەکان ئەستەکەی کورد کوردەواری کۆنی پێوە دیارە تۆش ئاماژەکانی و ئەم جلانە هەمووی خۆت سەر لە نوێ ئەیدوریتەوە یاخود جلی کۆن و تێکەڵکردنی یەکترە خۆمانە دوورینیشی هەر دیزایانی خۆمانە بەڵێ دوو مۆدێلمان هێناوە ئەمڕۆ بە بۆنەی نەورۆزە و ڕۆژی نەورۆز مۆدێلێکیان مۆدێلی هەردوو مۆدێلەکە زۆر قەیمی ئێشان پێڵێن حەبسەخان کامەیان بە هەردوو دیوەکە لەبەرەکرێ ئەمەیانە ئەوی تریشان هەر ئەو سەردەمی حەبسەخانە بەس ئەویان لۆکەیتیایە ئەوە ئەمڕۆ کردومانە بە سوپرایز بۆ کورساتی ئازیز کاکە دریسکیان تەشریف بێنە سەر کۆگیانوەرە ئەمە مادامەڵێ دووبەرە کاکە دریس پێمان بڵێ ئەم بەرە چۆن ئەم ڕەنگە هەڵەبژێری ئەمە ناوکەی بەتاڵە 4 ساڵ بەڵێ 4 ساڵ پێش ئێستا هەستم کرا مۆدێلە خەریکایتر هەر ناویشی نامێنێ پێم خۆش بوو شەوێکیان تا ساعت 3 شەو خەریک بوو ئەمە لە کۆنا بەم شێوەیە بەڵێ لە کۆنا حەبسەخان زیاتر ڕەحمەتی لێبێ حەزی کردوە بە هەردوو دیوەکە لەبەریکە یعنی کەوای دووریوە بە هەردوو دیوەکە لەبەرکرێ ئێمەش ئەومان زین و کردوێتەوە چیمان کردووە ئێستاما بۆ نمونە ئەتوانی بەمای لەبەریکەی بۆ ساعتی تر توانی بەم دیوای لەبەریکی ئەمە هەم ئەرکەکە و لە گۆڵەکاتەوە هەم تێچوەکەی کەمترە هەمە توانی بۆ چەند جۆرێکی ڕەنگی کەش بەکاری بەس بە شێوازێک یعنی هەستی پێ نەکرێت کە ئەو دیوی دیارە شێوازێکی وایە یعنی نابێت چرچی تێبکەوێت ئەم شۆڕ بێتەوە ئەبێ خۆی تۆزێ وردەکاری هەیە باشە وردەکاریەکەوێتە دەستی تۆ کەی دووریان جۆری قماشەکە بەڵێ بە زۆری ئەکەوێتە دەستی خایەتەکە ئەی بێگومان ئێمە خاتونەکان نەزانین سەرکە کەوا کە باش نەدووری ئەم دواوەی باش ناوەستێ ڕێک ناوەستێ ڕاستە تەواما هەرچەنە قیاسی بووکەکەمان نییە قیاسێکی تۆزی گەورەترمان داناوەکتمان بۆی جوان دەرچێەوە ئیسراحەت لە بووکەکە ئەمە مۆدێلێکیان ئەمە مۆدێلێکیان باشە کاگی دیز بام پرسیارکەم لەسەرەوەی کە ئەمە شێوازی جلی حەبسەخان بووە لە چەند پارچە پێکاتوە پێشکە لەکەواکە دوورینەکەی ئەمە ڕاستەکەی فریانەکەوتین ئەمە خۆی هێلێکیشی لەگەڵا هەیە سەڵتەژەکە لە ژێریە هەرڕێک مۆدێلی قەیمیەکان ئەنی سەڵتە و کەوا و کەوای دووبەر لەگە کراس و ئاوەڵ و ژێر شتێکی زۆر جوانی یعنی 3 پارچەیە 4 پارچەیە بەڵێ ئەرۆڵا ئەوە کردمان بە زەمان کەوایە کراسە ئاوەڵ و ژێرە ئاوەڵ و ژێرەکە باشە ئێستا ئەمە وەکو دوورینی کەواکە چەند پارچەیە ئەمە دوو پارچەیە ئەم دیو لەگەڵ نەخێ دوورینەکەی ئەها هەنێ کەسەیە بۆ ئەمە 3 پارچەی پێڵێن کەواکە دوورینەکەی 3 پارچەیە پێڵێن 3 پارچەی جەڕەسی یعنی تۆزێک کەمەری باریکە و خوارەوەی پان جەڕەسیە بۆ کێ ئەبێ سەرکە تخوا بمبورە قسەکەت لە بیر نەچێتەوە چون وتیان پێما بۆ هەنێک کەس جوانتر ئەوەستێ بۆ جەنابەت زۆر تەواو ئەگەر وەزنی زۆر نەبێ و کەمەری باریک بێت زۆر کەشخە دەرەچێت ئەگەر تۆزێ قەڵەو بێت لەسەر 85 کیلۆ بێت تۆزێ نەشازە لەبەریا ینی ئەو جوانێ نایە کە خایەتەکە بەدەست ئەوە خایەتەکەش نییە تۆزێک کە کەمەر و شت هەبوو یا سنگی پان بووەمانە زۆر جوان نییە بۆ جلی کوردی بۆ ئەوان چی جوانە؟ بۆ ئەوان جلی نەرم و شل جوانە قماشەکە فش نەبێ نابێ بێ شەوێک نەرم و شل جوانە ئەتەر قڵەوەکەشی داپۆشێ
دوورینەکەی بێ ئەمە جەڕەسیە ئەوە ئەبێ چۆن تقریبان ئەبێ کەوای ڕێک بدورێ باش پرسیارەکە لە دوور نەچێتەوە باسی کوالێتی قوماشکەین یعنی زۆر کارشێوازی دوورین زۆر کاریگەری هەیە لەسەرەوەی کە لەگەڵ جۆر و قەپارێک خانمانە بکوجێ کوالێتیش زۆر گرنگە یعنی بۆ نمونە ئەم جلا بۆ ئەم نەورۆزە لەبەرکرێ دایبنی چەند نەورۆزێکی تریش لەبەرکرێ ینی ئێستا بۆ نمونە ژنە قەدیمە کۆنەکان ئێستش جلیان ماوە لە بەری کاڵی ئێستا کڕیتەوە تەن چەند گرنگ ئێوە گرنگجیێن بە کوالێتی وەڵا بە تاکید ئێمە چکە بەشێکی خەیاتیمان هەیە زۆربەی مشتری ئازیەکانمان لای خۆمانی دوورن قماشی یعنی بەڕاستی بێکوالیتی ناهێنین کوێن قماشەکان لە شۆ بۆتان قماشەکان عادەتەن لە سینەی هێنین لە دوبەی هێنین لە تورکیای هێنین کە من زۆر پێوەستم باهێنی تورکیاوە قماشی ئەوێ زۆر زۆر باشە کۆریشمان هەیە قماشی کۆری زۆر زۆر قماشێکی باشە پاکستانیمان هەیە هندستانیمان هەیە ئەتە بە زۆری ئەوی کە زۆر هەرزام کەوێ بازاری لە سینە هێنن ئەبێ نەخشونەگارەکەشیان لە خۆمان نزیک بێت بەڵێ خۆمان نەخشیانێنێ ئیتر ئەوانیش دەستکاری نەخشەکەکەن و ئەو کاتە یەتە بازار باش سەحرێمە زۆر جار پیاوان زۆر کرد حەزمان لەوەی قوماشێک کەمترین مادەی نایلۆنی بێت چونکە تۆ بەردەوام لە بەرتە گەرمە ئەوەی بۆ خانمان هەست دەکەم ڕێژێکی زۆر زۆری تایتر یان باق و بریقەکەی وای کرد وڵا بە تاکید یاخود چۆنە مادەی نایلۆنی زۆر زۆر تیا بەس ئافرەتی ئێمە زۆر یعنی زۆر پەیوەست نییە بەوە بەس شتەکە جوان بێ لە بەریا ئەخدەنە حەقمان نییە هەر ئەوەش لە بازار هەیە هەر ئەوەش لە بازارەیە ئەگە ئێستا من لە وڵاتێک سەوای قماشێکم کرد بۆ یەکەوە یعنی باید $250 ئەوە ڕەونەقیشیە بۆ هەمووی سیمی هەبوو هەمووی سوورمە بوو بەس بەڕاستی گران بوو تۆزێ بۆ ئێرە زۆری تێچێ شتێک لە قماشەکە دروست کرابوو یا پێکات بووکەیتیا بەس ئەو مادەی کە لەمە کراوە هیچی عادی نییە ئەمجا زۆر بە شێوازێکی جوان دروست کراوە زۆری فەرقە باشە زۆر جار من لە دیزاینەر جیاوازەکانە بۆ جلی کوردینە زۆر بابەتیکە ئەو جلەی بەڕێستان دووریتانە زۆر جار لەوانێت سەحریش بتوانێت بەو شێوازە بیدوورێ بەڵام جیاوازی ئێوە ئەوەیە کە زۆر جار ئیشی دەستی تێکەن یعنی کۆمەڵێک شێواز و حەزوی هوەری خۆت هەیە لە جلەکانە دەرەکە ئەکسەر زاین کامە جلی کاگیتریسە کارتان نەکرۆ لەسەر و بابەتە کە جلی تۆ لە کەسی کە جیاکات بە تاشیت یەکێک لەوانە عەرزم کردن ئەمە 4 ساڵ لەمەوە پێش خۆم دامهێنایەوە یعنی ئەوە بە مشتاقەوە ئەوە بە حەزەوە تا 3 شەو من خەریک بووم تا بۆم دەرچوو لە هەمووی مهمتر کە مۆدێلی نەمابوو ئەم جیرفانەیە جیرفانەیە کە ئەو کاتە ئێستا زۆر بەکارێنن ئەم چمکەیە خەنە ناو ڕێک مۆدێلی بەڵێ بۆ ئیش و کار و کاتە هەر ئەو جیرفانیە بوو کۆیەکەنەوە شتێکی زۆر زۆر جوانەیە بە هەم بە دیزاینی جلوبەرگەکە دیوی ناوەشی دەرەکەوێت ئەوە دیوی ناوی شۆی دەرەکەش خەتر و بەڵێن لەو سادەیە دەریهێنا جلوبەرکی کە چەند پۆشتە بێ ئەڵین پۆشتە چەند جوانە یعنی زۆر کادوای لاتە بوو کاگیتی بەڕاستی لە جلی کوردی دەرچوو قوربانەوە چەند ساڵە پێش ئێستا ئێمە شەڕواڵەکەی ژێرەوە یان ئێوە چوی پێڵە خانمان ئاوەڵی پێڵە ئاوەڵ کراس یعنی ئەمانە کورد کرا بۆ جلی کوردی نەبوو یعنی کراسەکان ئەمەە تەسکرا بۆ لە جلی کوردی ناتوانین زۆری نەخیان من دایکمە وتەوە دایکمە تا سەر جلی کوردی لە بەرەکە لە تەمەندری تەمەنی هەیە هەیوو وەڵا کوڕمۆ جلی کوردی نێوشتێکی پیاڵێ بەس ڕاستیشە بەس ئێستا ئەم شێوازە بەڕاستی ئەمە زۆر گرنگە گرنگی پێ بدرێتەوە ئێوەش ئەوەی کە گرنگە ئێوەش لە بەریکان بۆ کە جوانەکەی خۆی بڕاوان لە کردبوو تەنانە خۆڵی کەواکان فەتحەی تیا بوو جلی کوردی کوا فەتحەی تایە یعنی بێتامیان کردبوو یعنی وان لە کردبوو کەوا بێقۆڵیان کردبوو ئیتر کراس فەقیانیان بۆ نییە کرد تۆزی مۆدلەکان خەر بۆ چوو بەلا جلی مۆدەیە هەمووی 2 ساڵی خەیان 3 ساڵێتر سواز بخوا کۆتایی پێ تازەگەری باشە بەڵام بۆ مەشی جوانیەکە و ڕسەنەیەەکە لە دەست نەچێت ئێستا ئەوەت باس کرد ئەوە حەبسەخانە مەکەوای حەبسەخانە ویدیۆ ئەمایانمان بۆ باس کرد ئەوە دەستی لێ هەست بە هیچەکەی هەلا سێریەکەی گەرم و گوڕم دەستیشم لێنەوە ئەوە تاوە سەرکۆلۆی داوە هەستی ئەمە بۆ یەکەم جارە بڵاویەکەینەوە بەڵێ لە بەرنامەکەی جەنابتانە حەزمان کرد بۆ جەنابتان وەکو سوپرایزێک وابێ کەوای لۆکە کە چەند ساڵێکی زۆر زۆرە کەس ناوی دووری ئەو خەیاتانشی کە یان دووری زۆربیان بەرەحمەت چوون چکە تەمەنی ئەم مۆدێلە 100 ساڵێکە بێت زیاتریشە ئەمە لە چ ناوچێ زۆر لە بەرەکرا ئەمە هەر لە سلێمانی بە زۆری لە سلێمانی ئەمە هەمووی ناوەکەی لۆکەیتیایە بۆ زستان بۆ زستان زۆر زۆر ئێتر قەمسەڕوشتر ناویە کراس و ئەمە بەسە
دوورینی تۆزێک ئیزعاجە با قورسی دەکەین زۆر وردەکاریەیە لۆکە بە دووری بۆکەوە قورسە ئی وایە ها لەبەرەوەی کەش لە شوێنەکە گرێ بەڵێ ئەرۆڵان ئەمجا هەروەکو مۆدێلی قەیمی ئەو کاتە شتێکی جوانیان کردووە ئەمە سێ گۆشەیەکیان تێ کردووە بمبورن ئاساییە وەکو مۆدێلێک تیای بێ یعنی ئەو کاتە ژەشتمانیان بە مۆدێلا دیاوە ڕسمی ساڵی 1920 بینیوە ئەمەی تایە 1920 بەڵێ تقریبان 100 ساڵ پێشێسە ئەم مۆدێلان کردووە کەواکان لۆکان تێکردووە بەعام ئەو کاتە زۆربەی کەواکان لۆکێ تیا بووە شتێکی زۆر جوان بۆ بەس خاتی و کاتە بەڕاستی بە سەلیقە بوون بەسی ئێستامان تۆزی حەزمان لە ئاسانکاریە یعنی تۆزی ئاسان ئیتر زۆر ناچین بەلای شتی قورسە ئەخە مشتریەکەش زۆر بۆ ماشەڵڵا کاکەجار هەیانەوەی ڕایکەن دڵی کەس نێشە مۆدێلی هێرەکەکەی هەر با لە کەواکە بمێنینەوە ئەوە خەتە تێخستوە دوورە ئەمە لەبەرێکە لۆکەکە باڵێن گرێ نەبێت زۆر ئاسایی مانگی پیرۆزی مەزانە هەمومان و گرفتەمان بۆ دروستە بێت ئەمە ئەوە بەڵێ هەمووی تەقەڵە بەس مهمی ئەمە لە چیایە هەموو ڕیزەکان ئەبێ لە یەک هەستا بێ بەڵێ نابێ یەکیان لە خوار و یەکیان لەسەر خۆڵەکانش بە هەمان شێوە ئەبێ لە یەک هەستا بێت ئاسێرە سەم خەتانە ئەگەر وانەکەی دیزانەکە تێگاوە بە هەمان شێوە یەک شت عفوم کە ئەو گیرفانی بەخۆی و دووریمانە بەس ئەمە گیرفانی تورەکەی پێڵێن زوو هەروە بووە یعنی پێوەی نەدروواوە بەجیایە ئاوە هاتو چووەکە گیرفانەکە پێڵێن وەکو تورەکە ئەتەوە زۆر ئاسانکاریە نە ئەگەر مۆبایلی تێکە ئێستا نە شوێنی مۆبایلەکە دەرەکەوێ هیچ هەز بە هیچ ناکەی هەرڵێ هیچ شتیانە لە چاکەتی پیاوانی شەمانە لە ژێرەوە دروستیەکە نۆشتیان تێکرد بەڵێەوە پیا دوورین بەزەمە بەی چۆن نەدرووە باشە باسێکی ئەوە بکەین ئێستا بۆ نمونە دوێنێ ئەمڕۆژ لەوانەیە خانما خۆیان بگۆڕن باسی ئەوەکەم ئەم جلوبەرگانە ئەگەر باران لی با تێکەچێ یا تێک ناچێت چونکە لەوەی کە ئاوای بینی ماشڵا ڕنگ و ڕووی شێوەزی دیزاینی زۆر جوانە بابەتیش کەشەیە زۆر گرنگە کەسە باسی کۆمەڵی وێنەی کۆنەکردوێ باسی حەبسەخانە کرد بە دەر لەم جلانە کۆمەڵێک بابەتی کیانە پۆشی پێڵەن شاڵیان نابەستە شانیان ئیترەمش بە پێی زستان و هاوی نەگۆڕ شاڵی زستانە پێم وایە تۆ زانیاری مۆرگرتووە لە دایک مۆچکە شتەکانی هەڵوە خوری بۆ خۆیان چنویانەکەیانە شاڵی هاوینە قوماشێکی تەن بەڵام هەموو ئەم شان و شتانەیە داپۆشی و لێرە گریشان لێە زۆر جاش لاونی وەوەستا ئێوە ئەم شێوە دیزاینە کۆنانەی سا بەکار نایە زۆر بەکاریە عرضم کردن سەوا فریان نەکەوتین ئەمە تقریبان کۆڵوانەیەکی هەیە ئەمە وەکو کۆڵوانەکەی تا مۆدێلە زۆر قیم بۆ بە کلااوکۆوە چندراوە ئەم کۆڵوانێ کۆڵوانە ئەمەیە کاتە دەستوری کلااوەکەی منە بەڵێ دڵخۆش ئەمە کاتە دەستوری کۆنە ئەمە دەستوری کۆڵوانەکان بۆیە هێناومانە ئەمە دەستوری کۆنەمە چارەکە لیرەیە بەستەمان ئەمە هەمووی عادیە سامە پارێکی چاکێ لە قاسەیە هەڵبگیرە گەرم هەموو جامە خۆی ئەمە کۆن ئەمایی 50 ساڵ پێشێ کڵاوەکە بڵێ زۆر کۆنە هەلامان هێشتوانە ئەرۆڵا ئەی دەستەکانە خۆش بێ جا پێمان بڵێ ئێستا کاک ئیدریس ئەم تەنسیقی ڕنگانە بە چه شێوەیەک ئەبێ بکرێت بەوەی کە ئەها هەم جوانی کۆنەکەی بێ چون ئێمە فترێک بوونیمان بۆ نمونە هەمویانە کرد بە بێجی هەمویانە کرد بۆمە بەڵام کاتی سەیری ڕسمی کۆنەکە یەک دنیا ڕەنگیان تێکەڵ کرد ڕەنگەکان یەکیش ناگرێتە بەڵام لە کۆتایە سەیرەکی ئەمەنە جوان دەرچووە خۆشبەختانە بە تایبەتی ئەم ساڵ 2025 نەورۆزی ئەم ساڵ خۆشبەختانە ئەو مۆدێلە هاتوۆتەوە کە باسی کرد جاران کراسەکە ئەگەر ئەمە گوڵار بووایە کراز ئەبووە سادە بووە لە سەدا یەک نەیە کرد گوڵار بێ ئێتە و کاتە مۆدێلەوە بەس ئەم ساڵ بە تایبەتی ئەم ساڵ کەوا نەخشیتیایە کراز نەخشیتیایە هێلەکیش نەخشیتیە قەرەباڵغ نابێت زۆر جوانە پێچیلی کوردی قەرەباڵغ ئێمە ژوامانی نەکرد بەس بەڕاستی شتێکی جوانە ڕێک مۆدێلی قەیمەکان ئەگەر سەیری وێنە کۆنەکان ما بکەی هەر هەمی وایە تەنانەت ئاوەڵەکەشی ئەویشە نەخشیتیایە
چی ڕەنگەتیای کۆکراوەوە وڵاوەڵەکی هەر بەقەت کراسەکە جوانە ئێستا زۆر کەسە هەر بەدان قەس بۆ نمونە کلاشێکی ژنانە لە پێکە ئاوەڵەکە بەڵام دەرەقولەکەی نەخشێکی لێ ئەیە هەر بەشێک لە دیزاینەکار تایبەتە بەڕاستی جوان دەرەچێ ئێستا خۆشبەختانە ئەم ساڵ من حەچی مشتریە کاتبێ پێم وتووە جوانترین مۆدێل ئەوەیە قەرەباڵغی بکەین شتی سادە مەکە وایە هەتا قەرەباڵغی بێ وەکو جلەکەی جەنابەت زۆر کەشخێ دەستی تۆ خۆشانی کوردستانم یەکی دوو ڕۆژە با بڵێن دەستی کاکدریس خۆش بێ کوتاڵەکەی بەڕێزیان دیزایانی سپۆنسەری با بڵێن کوتاڵەکەی بەڕێزیان سپۆنسەری جلی کچانی کوردستان بوو دەست خۆش بێ فەرمو تۆ ئیسراحەت بکە پێم وایە ئەمڕۆ تۆزێ قورگیشە باش نەبوو فەقیرم چەند ڕۆژە هەر جوابی مشتریان فەرموەرێرەوە کاکدریس کاکی دریسم چەند ڕۆژەتان چۆ بەڕێکە پێما بدوێنەشەوە تا درەنگانی ئەو ئیشتان کردەوەیە وەڵایی تر ئێمە نەورۆزان زۆر قەرباڵغا زۆر تر بەڕاستی شە و ئیشکێنێنەخواستختاویشم چەند ڕۆژەتانێ ترم مانگەشت بە دوای ڕەمەزانی تر سەیران ئەم ساڵ بەداخەوە تۆزێ بە بۆنەی معاشەکەەوە ڕاستە تۆزێ بازار کزی پێ بازار وەکو هیچ ساڵێک نەبوو ساڵان لە مانگیەکەوە ئێمە هیچ ماوە نێگر ئەمە نەماشەڵڵا خەڵ زۆر مانگیەکەوە هیچ ماوە نەگرتووە مشتەرەکان خۆیان نازە بەزەم ساڵ تا دەیسێش ماوەرگرتووە دەستان خۆش بێت بێگومانەمە کارێکی زۆر گرنگەوە بە تایبەتی هەتا ماندووبی بۆ بابەتە کوردەواریانە من نازانم بە هیلاکبوونی نازانم چونکە ئەتا بتوانین ڕێژەیەکی زۆر بخێنە ناو خانەمانمانەوە بۆی کە بە شێوازێکی باش لەسەر ئەم کەلتورە جوانە لەسەر ئەم شێوازە جوانە لەسەر ئەم جلوبەرگە جوانەی کە لەبەریانە بەخوا ئاڵوواڵاترن بەخوا جوانیشی کیان دەرەکەوێت ڕووکەشێکی کان هەیە ئەمە بۆ خۆی دەرەکەوێت جوانترین جلی جیهان لای من زۆر وڵات چوو جوانترین جلی جیهان من بە زۆربەی خەڵکەڵم جوانترین جلی کوردی لە جیهانە جلی کوردیە تایبەتمەندی خۆی نییە لە هیچ شوێنەکە قوربان بازە شوێنە بینی هەر هاوەشتی تێکەڵەکەن بەس ناگا بەوی خۆمە ڕاستە ئەمجا بەڕاستی ئێمە زۆر احتیمام بە کەلتوری کوردی خۆمانەی ینی زۆر کەزاڵی بۆ یەکشت ناکەن پێشنیارێکیان خسۆتە بەردەم ئەڵێ هەوڵ بن لەمە دووە ئەگەر ژن و مێردێژیان هەوڵ بن لە قوماشی جلە ئافرەتانەکە کوردیەکە هەوڵ بن پیاوانەکەش تەنسیق بێ لەگەڵیان یعنی نزیک بێتەوە ڕەنگەکە ئێستاکرێ گیرفانی پیاوان لە قوماشی جلیش نانەکرێ یان خۆشنەکە لەگە مناڵەکە دیزایانی جلوبانی ئەوێ لە تقریبان بەس پیاوانە بێ لە کەواکە بۆ کەوای بۆ بڵێن بۆ چۆغەیە بۆ شاڵ لە تۆزێک نزیشی خانمەکە بێتەوە یان نزیک بن لە بەرداممانایەوەکەیت دەستان خۆش بێن جا جلوبەرگی ژنانیش بێکمان خۆی هەر لە ڕابردوو ئەم جلوبەرگە لە سروشتەوە هاتووە ڕەنگەکانی بۆی ئەم هەموو ڕەنگە تێکەڵ یەکتر ئەمە لە ڕووی ئەوەی کە لە سروشتەوە ئێمە تێکەڵی مرۆڤایەتی ماگرروب لە ڕووی ئاینیەوە جلێکی زۆر پۆشتە و زۆر داپۆشرا و زۆر ڕێک و پێکە لە ڕووی کەلتوری خۆمانەوە جوانیەکی هەیە کە هیچ نەتەوەی کەنیەکە خۆت چەند شوێنێک چیت و بینیتە بۆیە هیوادارین وە جلوبەرگی با خۆشمان بێبەش نەکەین کاگتریس جلوبەرگی پیاوانیش تایبەتمەندی خۆی هەیە بەڵام پیاوانیش ئێمەمان بێبەش نەکردووەکو خانمان ئەو پشتیانەی کەی بەستین قوماشی ژنانە کە ژنان پشتی پیاوان و نیوەی کۆمەڵگەن چکە لە نیوەی خۆمانە بەستومانە ئەمەش تایبەتمەندیەکی تری جلوبەرگیۆش هیدریس ئەوە پشتێنەکەی من ئەمەش بابەتێکی گرنگە بۆیە دەستخۆشی و لەکەین هیوای سەرکەوتن سپاس بۆ تۆ و تەواوی هاوکارەکانیشە جلی کوردی و هەر گرنگی پێبیت و جوانی خۆی هەیە لەبەری هاوڕێکانیش مای بینم جوانیکی تریشی زۆر سپاس بام دەستێوەش خۆش خۆشحاڵ بووم حەزمان کرد لە بەرنامەکەی جەنابتانە ئەو سوپرایزە کە کەوای لۆکەیە پێشکەشی جەنابتانیکەین و بۆی شتێکی جیاوازی ئینشاءالله لەمە دووە پەری پێوەین زۆر سپاس هەر ئەوەی کە تۆ خزمەت ئەەکەیت بە پاراستنی با بڵێن جلی کوردی کە بەشێکە لە کەلتوری ئەمە ئەوە دیارەکی زۆر گەورەیە هەم بۆ من هەم بۆ هەموو کوردان هەر سەرکەوتوبی هەر لە بەرنامەکەشە کە یەکەم کەوایە و حەزەکەین پێشکەشی سەحەرخانیکەین کە بیپارێزی چکە بەڕاستی زۆر خەریکی بووی کولتورێکی زۆر جوانەوی شەڵاوێتەوە بە مۆدل بەس هیوادانی خایەتەکان بیدرون چکە ئەرچی هەیە
ئەرکی هەیەمانبوونیە کاتە ئەبێ بە سەبر بیدورن سپاس بۆ بەڕێزت دووبارە سپاس بۆی کە سپۆنسەری جلی کچانی کوردسات بووی لە ماوەی 2021 نەورۆزدا هەر بمێنیت.